بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندو مهربان والمرسلات عرفا سوين بو فرشتاني بكاري چاك و درستو فرمان برداري هلدستن يك لدوا يك فالعاصفات عصفا هروها اواني كبا گرجو گولي و خيرایی فرمانكاني خدا بجدهنن ياخد بو باياني هلدكن و شار و دهاتي خدا ناسان كاول دكن والناشرات نشرا بو فرشتانش كهور بلاو دكنوا ياخد هموش تيچي كو بلاو پيدكن فالفارقات فرقا بوانشي كحق ناحق ليك جيادة كنوا فالملقيات ذكرا بو فرشتانش كبيامي خدا دقينن بخلچيو لخزمتي جبرائيل دا قرآن يان دقيان عذرا أو نذرا بو اوي بلغ بخنه دست ايمان داران نفامانيش بيدار بكنوا إنما توعدون لواقع براستي ام بلينو واداني بيتان ددريت هر پیش ديت فإذا النجوم طمست جاكاتيك ديت استيركان روناچيان نامينيت وإذا السماء فرجت آسمانيش لدبيتو ليك دترازيت وإذا الجبال نسفت كاتيك چێوەکان هەڵدەتە چێنرێن و لە جێی خۆیان نامێن و ورد و خاش دەبن وإذا الرسل أقتت لأي يوم أجلت ليوم الفصل هەروەها کاتێک دێت پێغەمبەران کات و شوێنی دیاریکراویان بۆ دادەنرێت ڕوبەڕووی قەومەکانیان دەکرێنەوە ئاخۆ دەزانن خەڵچینە لێپرسینەوە بۆ چ ڕۆژێک دواخراوە بێگومان بۆ ڕۆژی جیاکردنەوە و دادگایەکی ڕەوا وما أدراك ما يوم الفصل جاتۆ چوزانی ڕۆژی جیاکردنەوە و دادگایی چ ڕۆژێکی سەخت و دژوارە ويل يومئذ للمكذبين هاوار و ئاه و ناڵە لەو ڕۆژەدا بۆ ئەوانەی کە بڕوایان بە پێغەمبەران و قیامەت و لێپرسینەوە نەبوو ألم نهلك الأولين باشە ئەوە نابینن چۆن پێشینانمان لەناو بردووە ثم نتبعهم الآخرين پاشان دوایینەکانیش بە شوێنیاندا لەناو دەبین كذلك نفعل بالمجرمين هەر بەو شێوەیەش دەکەین لەگەڵ تاوان باراندا ويل يومئذ للمكذبين هاوار و ئاه و ناڵە لەو ڕۆژەدا بۆ ئەوانەی کە بڕوایان بە پێغەمبەران و قیامەت و لێپرسینەوە نەبوو ألم نخلقكم من ماء مهين فجعلناه في قرار مكين إلى قدر معلوم ئەی ئەوە بۆ سەرنج نادەن ئایا ئێوەمان لە ئاوێکی بێنرخ دروست نەکردووە اینجا لە جێی مەحکەم و قایمدا نوتفەمان دانەناوە بۆ ماوەیەکی دیاری کراو فقدرنا فنعم القادرون اینجا ئێمە دەسەڵاتدار بووین بەسەر ئەواندا ئای چ دەسەڵاتدارێکی چاچین ويل يومئذ للمكذبين هاوار و ئاه و ناڵە لەو ڕۆژەدا بۆ ئەوانەی کە بڕوایان بە پێغەمبەران و قیامەت و لێپرسینەوە نەبوو ألم نجعل الأرض كفاتا أحياء وأمواتا ئایا ئێمە زەویمان نەکردووە بە هۆکاری کۆکردنەوە بۆ زیندوان و مردووان وجعلنا فيها رواسي شامخات وأسقيناكم ماء فراتا هەروەها لەسەر گۆی زەوی چێوی لوتکە بڵندمان دامەزراندووە و ئاوی سازگارمان پێشکەش نەکردوون بۆ خواردنەوە ويل يومئذ للمكذبين هاوار و ئاه و ناڵە لەو ڕۆژەدا بۆ ئەوانەی کە بڕوایان بە پێغەمبەران و قیامەت و لێپرسینەوە نەبوو انطلقوا إلى ما كنتم به تكذبون دەیکەواتە ئەی خوددانە ناسان هەستن و ڕاکەن
بۆ ئەو شوێنەی بڕواتان پێی نەبوو بە درۆتان دەزانی انطلقوا إلى ظل ذي 3 شعب ڕاکەن دەرچن بۆ سێبەری ئەو دوو کەڵە سێ بڕگەیە لا ظليل ولا يغني من اللهب نەسێبەرە تا لە سایەیدا بحەوێنەوە نە لە بڵێسەی ئاگری دۆزەخ دەتان پارێزێت إنها ترمي بشرر كالقصر بەڕاستی ئەو ئاگرە بڵێسەیەک فڕێ دەدات وەک کۆشک و تەلارێکی گەورە مەزنە كأنه جمالة صفر هەروەکو وشتری زەردی مەیلە و ڕەش دەنوێنێت ويل يومئذ للمكذبين هاوار و ئاهوناڵن لەو ڕۆژەدا بۆ ئەوانەی کە بڕوایان بە پێغەمبەران و قیامەت و لێپرسینەوە نەبوو هذا يوم لا ينطقون ئەمڕۆ ئیتر ئەو ڕۆژەیە کە قسەیان نەماوە و ورتەیان لێ نایەت ولا يؤذن لهم فيعتذرون مۆڵەتیش نادرێن پاکانە بکەن ويل يومئذ للمكذبين هاوار و ئاهوناڵن لەو ڕۆژەدا بۆ ئەوانەی کە بڕوایان بە پێغەمبەران و قیامەت و لێپرسینەوە نەبوو هذا يوم الفصل جمعناكم والأولين ئەمە ئیتر ڕۆژی جیاکردنەوەیە ئێوەمان لەگەڵ هەموو نەوەکانی پێشوودا کۆ کردەوە فإن كان لكم كيد فكيدون جاگەر دەتوانن نەخشەیەک فێڵێک ئەنجام بدەن دژی من ئەنجامی بدەن ويل يومئذ للمكذبين هاوار و ئاهوناڵن لەو ڕۆژەدا بۆ ئەوانەی کە بڕوایان بە پێغەمبەران و قیامەت و لێپرسینەوە نەبوو إن المتقين في ظلال وعيون لەولاشەوە بەڕاستی دیندار و پارێزکاران وان لە ژێر سێبەردا لە پاڵکانیا و تافگەکاندا وفواكه مما يشتهون لە هەر جۆرە میوەیەک کە ئارەزووی بکەن بۆیان ئامادەیە و پێشکەشیان دەکرێت كلوا واشربوا هنيئا بما كنتم تعملون پێیان دەوترێت بخۆن و بخۆنەوە نۆشتان بێت لە پاداشتی ئەو کار و کردەوە چاکانەدا کە ئەنجامتان دەدا إنا كذلك نجزي المحسنين بێگومان ئێمە بەو شێوەیە پاداشتی چاکە خوازان دەدەینەوە ويل يومئذ للمكذبين هاوار و ئاهوناڵن لەو ڕۆژەدا بۆ ئەوانەی کە بڕوایان بە پێغەمبەران و قیامەت و لێپرسینەوە نەبوو كلوا وتمتعوا قليلا إنكم مجرمون ئێوەش ئەی خوددا نەناسان لە دنیادا بخۆن و کەمێک ڕابوێرن بەڕاستی ئێوە تاوانبار و تاوانکارن ويل يومئذ للمكذبين هاوار و ئاهوناڵن لەو ڕۆژەدا بۆ ئەوانەی کە بڕوایان بە پێغەمبەران و قیامەت و لێپرسینەوە نەبوو وإذا قيل لهم اركعوا لا يركعون خۆگەر پێیان بوترێت کوڕنوش بەرن و ملکەچ و فەرمان بەرداری خوددا بن ئەوانە کوڕنوش نابن و ملکەچ نابن ويل يومئذ للمكذبين هاوار و ئاهوناڵن لەو ڕۆژەدا بۆ ئەوانەی کە بڕوایان بە پێغەمبەران و قیامەت و لێپرسینەوە نەبوو فبأي حديث بعده يؤمنون باشە ئەو دڵڕقانە ئەگەر بەم قورئانە باوەڕ ناکەن بە چ گفتارێکی تر